سەڵاتان لەبێت بینەران دیارە ئەمڕۆ لە هۆڵیبۆنەکان لە سۆران کۆنفرانسی ساڵانەی پێداچوونەوەی ساڵانەی تەندروستی گشتی سۆرانە کاتیایدا وەزیری تەندروستی ئامادە دەبێت لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری گشتی و تەواوی کارمەندانی کەرتی تەندروستی لەو کۆنفرانسەدا ئاماری ساڵێکی ڕابردوو پلان بۆ داهاتوو باز دەکرێت و دەخرێتە ڕوو بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر حەمرین قساکەین بەڕێوەبەری تەندروستی سۆران بۆ خستن ڕووی زانیاری زیاتر دکتۆر سڵاوت لێ ئەگەر بکرێت زانیاری زیاتر لەسەر ئەو کۆنفرانسە بدەنایمەوە بینەران. بەڵێ سوپاستانەکەین. ئەمڕۆ کۆنفرانسی پێداچوونەوەی بەکار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران لە هۆڕی بۆنەکان بە ئامادەبوونی وەزیری تەندروستی و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان و گشتیانە پەرن سەربەرشتیار ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دەدرێمە بەس لەم کۆنفرانسە بریتیە لە پێداچوونەوەی بەکارەکانی ڕابردوو لە کاتی هاتنەکایەوەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران هەروەها ئەو پلانانەی کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران هەیتی بۆ داهاتوو بۆ پێشخستنی سێکتەری تەندروستی لە ئیدارەی سەربەخۆی سۆران لەم کۆنفرانسە باسی لێوە دەکرێتن کارەکان زیاتر پانێڵیشی تێدایە دوای تەوابوونی پێشکەشکردن و ئەو پلانانە پانێڵێکیش بەڕێوە ئەچیتن لایەن وەزیری تەندروستی و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروەها بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران. لەو کۆنفرانسەدا کە دوێنێش یەکەم ڕۆژ بوونەوەت کارمەند خولیان بینی دەکرێت باس لەو خولانە بکەیت خود زۆرە خولێک کرایەوە ئەوەش لە درێژەی ئەو پلانانەیە کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران هەیتی بۆ پێشخستنی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێک لە پلانەکانی بریتیە لە بەرزکردنەوەی ئاستی پیشەی و زانستی کارمەندانی تەندروستی هەر بەم مەبەستە هەر لە دوێنێەوە وەکو بەشێک لە کۆنفرانسە دەستکرا بە مەشقکردن بە ژمارەیەکی زۆر لە کارمەندانی تەندروستی لە بواری فریاگوزاری خێرا و هەروەها سووتان و بەمەش ئاستی پیشەیی کارمەندانی تەندروستی وەک بەشێکی گرنگ لە سێکتەری تەندروستی بەرز دەبێتەوە دەتوانن بە پیشەیانەتر کارەکانی خۆیان لەناو نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان ئەنجام بدەن. دکتۆر حەمرین ئامامینە بەڕێوەبەری تەندروستی سۆران کاوەک باسی کرد ئەو دوو ڕۆژە دوێنێنەوەت کارمەند خولیان بینی ئێستاش وەک دەبینن وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە ئێرە و هەر لەو کۆنفرانسەدا تەواوی کارمەندانی کەرتی تەندروستی لێرە ئامادەن و لەو کۆنفرانسەدا وەزیری تەندروستی شوتاری دەبێت و بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران و هەڵگرت شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەشێک لە بەرپرسانی حزبی حکومی سنووری ئیدارەی سۆران لەو کۆنفرانسەدا ئامادەن لەو کۆنفرانسەدا وەک دکتۆر حەمرین باسی کرد پێداچوونەوەی ساڵانەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆرانە بە کەرتی تەندروستی و پلان و بەرنامەدانان بۆ داهاتوو هەروە پێداچوونەوە بە ڕابردوو بۆ ئەوەی ئەو کەموکڕانەی لە سێکتەری تەندروستیدا هەن نەیاڵدرێن و بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت. چاوتان لەسەر شاشەی زاری کرمانجی بێت ئێمە لەگەڵتان بەردەوام دەبین تا کۆتایی کۆنفرانسەکە و کە خۆی لە چەندین بەرگە و بابەت دەبینێتەوە و تا کاتژمێر 2:30 خولێک بەردەوام دەبێت بۆیە لەگەڵمان بن بەردەوام دەبین لە ڕووماڵکردنی ئەم کۆنفرانسە کە کۆنفرانسی پێداچوونەوەی ساڵانەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆرانە بە ئامادەبوونی دکتۆر سامار بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ وەک باسم کرد لەگەڵتان بەردەوامە بین چاوتان لەسەر شاشەی زاری کرمانجی بێت لەگەڵتان بەردەوامە بین لە ڕووماڵکردنی ئەم کۆنفرانسە بۆیە لەگەڵتان بەردەوامە بین و چاوەڕوانمان بن.